پەیمانگای خۆرهەڵاتی ناوەڕاست لە راپۆرتێکیدا لەژێر ناوی ئایا دەکرێت نەوت و ئاو تێکەڵ ببن ڕەخساندنی هەلی هاوکاری لە نێوان عێراق تورکیا نووسیویەتی گفتوگۆکانی پرسی نەوت هیچ ڕێکەوتنێکی لێ نەکەوتوەتەوە. بەگشتی سەردانەکەی هاکان فیدان وەزیری دەرەوەی تورکیا بۆ عێراق و هەرێمی کوردستان سێ تەوەری سەرەکی لە خۆ گرتبوو. یەکەمیان پرسی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی بەندەری جەیهانەوە، دووەم پشکی ئاوی عێراق و سێیەم بوونی پارتی کرێکارانی کوردستان لە عێراق و هەرێمی کوردستان. ئەمە جگەلەوەی ئامادەکاری بوو بۆ سەردانی ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆککۆماری تورکیا بۆ عێراق کە ڕەنگە لەم مانگەدا ئەنجامی بدات. وێڕای ئەنجامدانی زنجیرەیەک کۆبوونەوە، بەڵام هەمان وتەکانی پێشتر دووبارە کرانەوە و هیچ دیدگایەک بۆ چارەسەری کێشەکان نەخرانە ڕوو. یەکێک لە مەترسیەکانی سەر عێراق کەمبوونەوەی سەرچاوە ئاویەکانیەتی و گرتنەوەی لە هەردوو وڵاتی تورکیا و ئێرانەوە. ئەمەش مەترسی درێژبوونەوەی وشکە ساڵی و پوکانەوەی کارتی کوشتوکاڵی عێراق زیاتر دەکات. بوونی پەکەکە و ئاسایشی سنوورەکان یەکێکی دیکەیە لە ئاستەنگەکانی نێوان هەردوو حکوومەت کە ئەم بابەتە خوێندنەوەی زیاتر لە خۆ دەگرێت. هاوکات ڕاگررتنی هەناردەی نەوت لە ڕێگەی تورکیاوە بە یەکێک لە مەترسێت جدیەکان بۆ داهاتی عێراق دادەنرێت. بەو پێی 5 مانگە زیانی زیاتر لە 5 ملیار دۆلاری بەرکەوتووە و تورکیاش نزیکەی 2 بۆ 3 ملیۆن دۆلاری لە ڕاگررتنی گواستنەوەی نەوتەوە زیان کردووە. لەم بارەیەوە یەکێک لە تەوەری گفتوگۆکان پێدانی 1 ملیار و 500 ملیۆن دۆلار قەرەبوو بە عێراق لەلایەن تورکیاوەیە کە ڕێکاری جۆراوجۆر بۆ چارەسەرکردنی خراوەتە ڕوو، بەڵام هیچیان جێگەی پەسەندی لایەنەکان نەبوون. ئەوەی جێگای تێڕامانە ڕاگررتنی هەناردەکردنی نەوت هەرێم و بەغدای زیاتر لە یەک نزیک کردووەتەوە و بەرژەوەندەکانیان بە ئاڕاستەی ئەوەی بەغداد دەیەویست ڕێک خستەوە. چەندین گریمانەی دیکەشی بۆ چارەسەرکردنی پرسی نەوت خستۆتە سەر مێزی گفتوگۆکان. یەکێک لە گریمانەکان دەست هەڵگرتنی ویستی عێراقە لە هەناردەکردنەوەی نەوتی هەرێم لە ڕێگەی تورکیا و بەکارهێنانەوەیەتی بۆ پاڵاوگە نێوخۆیەکان. بە ئەنجام گەیاندنی ئەم گریمانەیە ڕەنگە وەک کارتی فشار بەرامبەر تورکیا کاری خۆی بکات و ئاسانکاری بکرێت بۆ هەناردەکردنەوەی نەوتی هەرێم. لە هەمان کاتیشدا ڕەنگە بێتە هۆی تێکەڵکردنی دۆستیەکانی ئاو و نەوت و قوڵبوونەوەی کێشەی کەم ئاوی لە عێراق و دروستبوونەوەی وشکە ساڵی. ئەمە جگەلەوەی پرسی ئامادەیی چەکدارانی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە پێ ناچێت بەم نزیکانە چارەسەر بکرێت و بەکراوەیی دەمێنێتەوە. بەپێی راپۆرتەکەش بەڵگە لەسەر زیادبوونی پشتیوانی نێوان یەکینەکانی پاراستنی شنگال کە هێزێکی سەر بە پەکەکەیە، هەروەها گروپەکانی حەشدی شەعبی کە لەلایەن ئێرانەوە پشتگیریان لێ دەکرێت بۆ ئەنجامدانی هێرشەکانیان بۆ سەر سوپای تورکیا لە عێراق هەیە. هەر ئەمەش وای کردووە جێی سەر سوڕمان نەبێت کە سەرۆک وەزیرانی عێراق نەتوانێت جگەل لە قسە هیچ هەنگاوێک بۆ ڕێگری لە بەردەوامی هێرشەکان لە خاکەکەیەوە بۆ سەر تورکیا بکات. لە پرسی نەوتدا راپۆرتەکەی پەیمانگای خۆرهەڵاتی ناوەڕاست دەنووسێت گفتوگۆکانی ئەم دواییە هیچ دەرەنجامێکیان بۆ ڕێکەوتن لێ نەکەوتەوە، بەڵام سەرەڕای ئاڵۆزی دۆسیەی پەکەکە و چارەسەر نەبوونی لە داهاتوویەکی نزیکدا. ئەمە ناکاتە ئەوەی تورکیا و عێراق لە دۆسیەی دیکەدا بە تایبەت لە نەوت و ئاودا نەگەنە ڕێککەوتن.